دەچینە لای تەوەری سێهەمی بەرنامەکەمان لە تەوەری سێمە باسی بابەتێکی گەنگ دەکەین ئەویش ئەوە لە کار و چالاکیەکانی هەم ڕێکخراوی دۆستایەتی کورد و ئەرمەن کام ڕێکخراوە ساڵانێکە کارەکەوە ئەو پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ئەرمینیا ڕێکەخا هەم باز لەوە دەکەین کە ئاستی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ئەرمینیا و سوودوەرگرتن لە ئەزمموی ئەوان و پەیوەندیەکان لە ڕووی پەیوەندی هەم سیاسی هەم بازرگانی لە نێوان هەردوولایە بزانین ئەم بابەتانە چۆنە و لێک نزیک بوونەوەی هەردوو کۆمەڵگەش کۆمەڵگەی ئەرمینی و کۆمەڵگەی هەرێمی کوردستانیش چۆنە سەبارەت بەم بابەتە لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز هێمن مامڕۆژ دەکەین کە بەڕێزان سەرۆکی ڕێکخراوی دۆستایەتی کورد ئەرمەنن بەخێر بێ کاگە من زۆر سپاس بەیانی ئێوە باشتر سپاس بەو دەرفەتێک کە بە ڕێکخراوەکەی ئێمە بە ئێمەتان بەخشیوە کە بتوانین قسە لەسەر چەند مەسەلێک بەخێر بێ سەرتا با بزانین کاکێ منۆکو سەرۆکی ڕێکخراوەکە و ئەم ڕێکخراوەی ئێوە چۆن دامەزرا چۆن بیرتان لەمە کردەوە کە ڕێکخراوێکی لەم شێوەیە هەبێت لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئەرمینیا وڵی ساڵی 2013 و کاتێکە خوێندکاری ماستەر بووم لە ئەمریکا لە ڕێگەی چەند دۆستێکەوە کە لە زانکۆکە بەیەکەوە دەمان خوێند و ئەرمەن بوون ئێمە کۆمەڵێک پەیوەندیمان هەبوو ڕۆژانە لەگەڵ یەکتر و باسی ژیانی ڕۆژانەی کۆمەڵگە یەکترمان دەکرد هەستم کرد کە نزیکیەک لە هەردوو کۆمەڵگە هەیە و بەدوای چەند سەرچاوەیەک داگەڕام لەسەر ئەرمەنەکان لەسەر دابوونەریت و کەلتوری ئەرمەنەکان هەستم کرد پەیوەندێکی قوڵ لە نێوان ئەرمەنەکان و کورد هەیە و پەیوەندێکی مێژووی و کەلتوریە و کۆمەڵێک شتی ترم دەستکەوت کە لەوانە یەکەم جار رادیۆی کوردی لە یەریڤانەوە بە شێوەیەکی زۆر کورت و پچڕ لە رادیۆی نیشتیمانی یەریڤانەوە بەشی کوردی رادیۆی کوردی دامەزراوە لەوێ و لە بەهۆی خوێندنەکەشمەوە کە ڕۆژنامەوانی بوو بۆم دەرکەوت کە دووەم کۆنتترین ڕۆژنامەی کوردی دوای ڕۆژنامەی کوردستان کە لە ساڵی 1998 لە قاهرە دەرچووە لە دوای ئەو ڕۆژنامەی ڕێاتازە هەر لەلایەن کوردەکانی دانیشتووی یەکێتی سۆڤێتەوە کە لە ئەرمینیا بوون ڕۆژنامەی ڕێاتازە دەرکراوە ئەمانە بەردەوامیان هەیە هەم ڕادیۆکە و هەم بڵێ تا ئێستاش بەردەوامە ڕەنگە لە چەند قۆناغێکی مێژووی ئەو رادیۆیە وەستا بێ بەڵام دەستی بە پەخش کرد بێتەوە بۆ نمونە لە ساڵی سیەکان بیدایەتی کە دەستی پێکردووە چەند دقیقەیەک بووە دواتر وەستاوە بەهۆی ئەو شەڕ و شۆڕێکە لە جەنگی جیهانی دووەم هەبووە لە ساڵی 59 جارێکتر دەستی پێکردوەوە تاوەکو ئێستا بەردەوامە بە قۆناغی جیاوازدا ڕۆیشتووە بە کاتی جیاوازدان ڕۆیشتووە لە 5 دقیقەوە بۆ چارەگێک و ئێستا بەردەوامە لە رادیۆکە کە ڕۆژانە نیو سەعاتە ئەمانە وای لێکردم کە هەم وەکو خوێندکارێکی ماستەر لە بواری ڕۆژنامەوانی هەم وەکو گەنجێکیش کاوکاتە ئێمە لەگەڵ کۆمەڵێک برادر ڕێکخراوی گەنجانی کوردی نێودەوڵەتیمە هەبوو پەیوەندی بگرین لەگەڵ گەنجانی ئەرمینیا بۆەوەی بتوانین هەمانگ و هاوکاری یەکتر بین 2013 من سەردانی ئەرمینیام کرد لە واشنگتنەوە بۆ ئەوێ لەلایەن فدراسیۆنی لاوانی ڕێکخراوەکانی لاوانی ئەرمینیاوە بانگێشت کراین ئەوان پەرلەمانی لاوانیان هەیە لە پەرلەمانە سەرچەکان جگە لە پەرلەمانە سەرچەکان خۆیان پەرلەمانی لاوانیان هەیە پەرلەمانی لاوان بریتە لە نوێنەری زانکۆکان نوێنەر بە هەڵبژاردن دەکرێت ناو زانکۆکان نوێنەری ڕێکخراوەکان نوێنەری چین و توێژەکانی گەنجان کە لە دەرەوەی ڕێکخراوەکان و لە دەرەوەی زانکۆن ئەوانە بە سیستەمێک خۆیان ڕێکیان خستووە هەڵبژاردن دەکەن چەند ساڵ جارێک هەڵبژارنەکە دەکرێت نوێنەری خۆیان دیاری دەکەن ساڵانە چەند کۆبوونەوەیەکی بەرفراوان دەکەن لە ناو هۆڵی کۆبوونەوەی گشتی پەرلەمان بە هەمان شێوە سەرۆک و جێگر و لیژنەکان شتیان بەڵام وەکو پەرلەمانەکەی ئەرمینیانیە کە هەموو ڕۆژدا بنیشتنەوە بەڵام چەند مانگ جارێک بە دەوری یان بە وەرزی دادەنیشن گفتوگۆ لەسەر کێشەکانی لاوان دەکەن بەڵام لە هەر ساڵەی دوو جار بانگێشتی یەکێک دەکەن لە نەتەوەیەکی تر گەنجێک لە نەتەوێشتر چالاکوانێک لە نەتەوێکی تر لە بواری گەنجان بۆی بێ لە ناو ئەو کۆبنەوە فراوانێکە دەکەن باس لە گەنجی ڕەوشی گەنجام کە لە وڵاتەکەی خۆیان وە ئەو دەرفەتیاندا بە من ساڵی 2013 27 دقە بۆم هەبوو قسە بکەم
ئەمە وای کرد کە گەنجێکە لە دەرەوەی ئەرمینیاش لە دەروێ بڵێ ئەوان دەیڕخسێنن دەرفەت دەدەن ئەو گەنجانەی کە لە نەتەوەکانی ترن بۆ ئەوەی ئەندامانی پەرلەمانی لاوانی ئەرمینیا ئاشنا بن بەو بەڕەوشی گەنجانی وڵاتان بۆ منە ساڵێک بۆ هەرێمی کوردستان بێ ساڵێک تر لەوانەیە بە وڵاتێک تر بێ گەنجێک لە وڵاتێک ترەوە دەچێت ئەمە وەکو سیستەمی خۆیان داناوە ئەو سەردانێ من بۆ دەرفەتێک بۆەوەی لەگەڵ کۆمەڵێک لە چالاکوانانی ئەوێ لە گەنجان پەیوەندیمان هەبێ باشە و ئەو پەیوەندیە بەردەوام بوو تا 2015 سێرمان کرد زۆر شتی هاوبەشمان هەیە ئێمە بۆ نەتوانین ڕێکخراوێکی دۆستایەتی نێوان هەردوو کۆمەڵگا هەردوو وڵات دروست بکەین وەکو ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی دوور لە سیاست 2015 لەگەڵ کۆمەڵێک لە چالاکوانانی ئەوێ کۆمەڵێک لە برادرانی خۆشمان لێرە ئەو پرۆژەیەمان گەڵاڵە کرد پرۆژەکەمان پێشکەشی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان کرد و مۆڵەتمان بۆی وەرگرت لەوێشەوە لە ئەرمینیاش ستافەکەی ئەوێ ئەرمەنەکان خۆیان پرۆژەی چەند پێشکەشی وڵاتەکەی خۆیان کردوی مۆڵەتیان بۆی وەرگرت لە 2015 ئێمە بەردەوامی باش ئەوەی دیارترین ئەو بابەتانەی کە ئێوە لە پەیوەندیەکانتانە ئەتانێت زیاتر پتەویکەن هەم لە بینی هەرێمی کوردستان و هەم لە نێوان ئەرمینیا چییە یاخود ئەو بابەتانەی یا سێکتەرانی کە زیاتر ئیشتان لەسەر کردو لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە تەماشن ئیشی لەسەرکەن چییە؟ بێگومان لە کۆمەلگەدا چین و توێژی جیاجیا هەیە و ئاستی جیاواز هەیە ئێمە هەوڵمان داوا ببینە پردێکی پەیوەندی نێوان هەردوو هەموو ئاستەکان ساڵانە توانیمانە لە 2015ەوە توانیمانە کۆمەڵێک وەفدی ئەوان بانگشتی ئێرە بکەین بۆ کۆمەڵێک وەفدی ئێرش چۆتە ئەوێ لە 2016 وەفدێکی ژمارێک لە مامۆستایانی زانکۆ لە کەسانی پسپۆر لە بواری جینۆساید لە ئەرمینیاوە هێنامان بۆ 20مین فستیڤاڵی گەلاوێش لە مانگی 11 2016 و ئەو هاتنە دەواازەیەک بوو بۆەوەی ئێمەش بتوانین کۆمەڵێک وەفد ڕێک بخەین لە 2015 ئێمە چوو بووین بەشداری یادی 100 ساڵی جینۆسایدی ئەرمەنەکانمان کرد بوو بۆ یەکەم جار بوو بە ئاڵای کوردستانەوە چەپکە گوڵی کوردستان وەکو گەنجانی کوردستان لە ڕیزی وڵاتان لەسەر مۆنەمنتی جینۆسایدی ئەرمەنەکان ئێمە دوای 100 ساڵ لە جینۆسایدەکە بەبێ یعنی بەشداری هەبووە تاکەلایەن وەکو کەسێک وەکو کەسی خۆی لەوێ بۆ لەو کاتە بەشداری کردوێ بەڵام بەڕسمی وەکو وەفد دوای 100 ساڵ لە جینۆسایدی ئەرمەنەکان ئێمە لە 2015 تازە گوڵینەی بە ناوی کوردستانەوە داماننا بە ناوی کەسۆنە و ئەوە بەردەوام بوو لە 2016 ئەوان هاتن بۆ سلێمانی لە فستیڤاڵی گەلاوێش بەشدار بوون 2017 جارێکتر بەشداریمان کرد کۆمەڵێک گەنج لەگەڵ خۆمان بۆەوەی لە مەراسیمەکە بەشدار بێ 2018 بە هەمان شێوە وەفدێکمان برد و 2019 و 20 بەهۆی ئەوەی کە کۆرۆنا و ئەو شتانە و بەڵام ئێمە ئۆنلاین هەر کۆنتاکتمان هەیە پار ساڵ کۆمەڵێک ڕۆژنامە نووسمان برد و لەگەڵ ئەوەش کۆمەڵێک راپۆرت و ڕێپۆرتاژی جیاجیان کرد ئەوانە یعنی لەسەر ڕۆژی ئەرمەنەکان کورد لە ئەرمینیا بژامنامێ پرسیار لەسەرەوەکەم بزانم کورد لە ئەرمینیا ئێوە وەکو ڕێکخراوەکە تەواان پەیوەندیتان لەگەڵ ئەو کوردانەی ئەوە هەیە کورد لە ئەرمینیا چۆنە ینی ڕێژەی کورد لە ئەرمینیا چەندێکە پێشەوە من دەمەوێت قسەیەکی تر بکەم کورد و ئەرمان چەند شتێکی هاوبەشیان هەیە بە نمونە یعنی دیارترینیان و گرنگترینیان هەردوو میلەت جینۆساید کراون ئەرمەنەکان لە ساڵی 1950 لەلایەن دەسەڵاتی ئەو کاتەی عوسمانیەکان جینۆساید کراون و کوردیش لە شەستەکان و لە هەفتاکانەوە هەر لە فەیلیەکانەوە هەتا دەگاتە هەڵەبجە و ئەمفال و تاوەکو ئێستاشە تا ئەو دوایانەکە لە بەهۆی ئەو پەلامارێدا شۆ بەسەر ئێزیدەکان هات یعنی کورد و ئەرمەن خەمێکی هاوبەشیان هەیە و لە ناوچەکەدا هێرشیان کراوەتە سەر لەلایەن کۆمەڵێک لایەنی دیاری کراوەوە بە هەمان شێوە و کورد و ئەرمەن لە ڕووی کەلتوریشیەوە زۆر لێک نزیکن بە سەدان وشەی هاوبەش لە نێو زمانی هەردوولا دەبینەوە ڕەنگە تۆ سەدانی سێ وشە کردخوا پێ بە نمونە هەزار یعنی هەزار کەلیمەی هەزار کە هەزار بە ژمارەیە لەوێ هەر هەزارە
پەنیر پەنیرە بامیە بامیە تەرخونە تەرخونێ کەلیمێکی زۆر فۆلکلۆریە حتا جلوبەرجان ئەگەر سێچێک بکە لەسەر ئینتەرنێت جلوبەرجی فۆلکلۆریان زۆر نزیکە لە شەرواڵ و لە کڵاو و لە حتا جامانە شتێکیان هەیە بە سەریان پێ پێچن وەکو جامانە ئەوانە ملەتێکی یەکێک لە ملەتانی کە ڕەچەڵەکیان ئاریە کوردیش ڕەچەڵەکی ئاریە و کۆمەڵێک شتی تری تۆ بچیتە ئەرمینیا لەناو تاکسی جێ لە ڕادیۆیان بگری لە جێ لە سیدیەکانیان بگری هەستەکەی ئەم گۆرانێت گوێ لێ بۆ لە شوێنێکتر یان ئەو میلۆدیە بەدبەجێن بەگوێت و ئاشنایە ڕەنگە بکەوێ مناقەشە تۆ بڵێ هی ئێمە ئەو بڵێ نە هی ئێمەیە ئەمە نەتیجەیەوەی کە ئەمانە یان زۆر 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 تێکەڵابوونیان لە ئەسڵدا ئەوانە لێک جیاکراونەتەوە یعنی دوو میلەتی ناوچەکەن دوو میلەتی مێژووی بەڕەچەڵک خەڵکی ناوچەکەن کورد و ئەرمەن جا بەهۆی جیاوازی دینەوە بێ بەهۆی ئەو پچڕانە گەورەی کە لە نێوان نەتەوەکان لە ئەنجامی شەڕ و شۆڕی مێژوویەوە ڕوویداوە ئەمانە وای کردووە باسی کوردت کرد بوونی کورد لە ئەرمینیا دەگەڕێتەوە بۆ ئەو شەپۆڵە کۆچی کوردەکان کە لە مێژوو هەبووە بۆ منتقەکە بەشی زۆریان ئێزدین و ئەمە دەگەڕێتەوە کە هەموو جار ئێزیدەکان دەڵێن ئێمە 74 فەرمانمان بەسەر هاتووە ینی بە چەند فەرمانێک لە تورکیاوە کە بەسەریان هاتووە بە ناچاری شوێنی خوان جێهێشتووە نزیکترین سنووریان ئەرمینیا بوو کە ئەو کاتە ئیتحادی سۆڤێتی بووە ئەو دیوی ئەرمینیا بوون و بەردەوام بوون لە کشت و کاڵ و مەڕ و ماڵات بەخێوکردن بۆیە زۆربەی ئەوانێک کە لەوێ بوون یەکەم جار لە گوندەکان نیشتەجێ دوای وردە وردە هاتوونەتە ناو شار و خەڵکی زۆر پسپۆڕ و کارامە و خەڵکی ئەکادیمیان لێ دەرچووە و خەڵکی زۆر بەناوبانگیشانێ عەرەبی شەمۆ و جاسمی جەلیل و ئەوانەی کە ینی ناو بەناوبانگن لە مەسەلەی کەلتوری لە مەسەلەی نووسین و ئەدەب و کورد بدایەتەکانی ئەوەیە خۆیان باسی دەکەن زیاتر نزیک بوونەتەوە لە 100,000 نفوس بەڵام وردە وردە بەهۆی بارودۆخی ئیتحادی سۆڤێتی و بارودۆخی ئابووری و دوای ساڵی 90 کە ئەرمینیا سەر بەخۆی وەرگرت و بارودۆخی ئابووری خراپێ بووە پەرد بوونە بەناو رووسیا و پەرد بوونە بۆ ئەوروپا وەکەوەی کە کوردی خۆمان کۆچی دەکرد بۆ ئەوروپا و ناوە ستا ڕێژەکە لە نێوان 40 بۆ 50,000 کورد لە ئەرمینیا هەیە یعنی ئەو ڕێکخراوی ئێوە هەم کوردیشی تیا هەم ئەرمەنیشی تیا بەڵێ ستافەکەی هەرێمی کوردستانمان کوردن ستافەکەی ئەرمینیامان ئەرمەنن بەڵام بە هەردوو لا ئیش لەسەرەوە دەکەن ئەگەر پرۆژەیەکمان هەبێ بە نمونە ئەوە لە ئەرمینیا جێبەجێ بکەن ئێستا بنمونە سەردانێکمان هەیە بۆ ئەرمینیا ئەوان لەوێ جەدوەلەکە ڕێک دەخەن ئەو سکێچۆڵێک کە هەیە بۆ سەردانی چێ دەکەی مەوعیدەکان دادەنێن ئەچینە لای چێ یان فیستیڤالێکە بێ ئەوان داوت نامۆشتەکانمان بۆ ڕێک دەخەن و بۆمان دەنێن لێرە شتێکە بێتن ئێمە بۆیان دەنێن ینی کارکردنیی هاوبەشە لە نێوان ئێمە و ستافەکەی ئەرمینیا باشە یەکێک لەو شتانەی تر کە لەم ماوەی چەند ڕۆژەی ڕابردووە کە ڕێوڕسمی خەڵاتی بلە بەڕێوە چوو یەکێک لەوانەی کە لە نێو ئەو بڵێن مەراسیمە خەڵات کرا جەمیلە جەلیل بوو کە یەکێکە لە ئەو کەسانەی کە میوزیکدانەرەوە کەسێکی بەناوبانگە لە ئەرمینیا ئەم بابەتە چۆن بوو چۆن ڕێکخرا چۆن ئێوە توانی ئێوە هەماهەنگیەکەتان کرد بەڵێ ئێمە پارساڵ وتم کۆمەڵێک ڕۆژنامە نووسی ئێرەمان لەگەڵ خۆمان بردە ئەرمینیا بۆی راپۆرت و ڕێپۆرتاژ بکەن یەکێک لەو کەسانێک کە دەبوو راپۆرتی لەسەر بکرێ یاخود ئیش لەسەر کارەکانی بکرێ خاتوی جەمیلە جەلیل بوو کە تەمەنی ئێستا نزیکە لە 84 ساڵ جەمیلە جەلیل کچی جاسمێ جەلیلە جاسمێ جەلیل دامەزرێنەر و خاوەن بیرۆکەی کردنەوەی بەشی کوردی رادیۆ یەریڤانە ئەوە ماڵەکەیان بۆتە سنتەرێکی بەیەکگەیاندنی هەموو کوردەکان کۆکردنەوەی هونەرمەندان کۆکردنەوەی ئەو دەنگبێژ و کەسانی کە میلۆدی و وەکو دەڵێ لاوەک و حەیرانی خۆمانی ئێرەکە لەوێ پێ دەڵێن کلام کۆی کردوونەتەوە لە ماڵەکەی ئەوان شت ئامادەکراوە ئینجا نێردراوە بۆ ستۆدیۆ و پرۆڤەکراوە نێردراوە بۆ ستۆدیۆ شت ئەوە کراوە ینی ماڵباتێکی زۆر وەکو بڵێ خزمەتێکی زۆریان کردووە لە ئەرمینیا هەم جاسمێ جەلیل خۆی هەم کوڕ و کچەکانی
بنمونە ئۆردیخانی جەلیل جەلیلی جەلیل اینجا جەمیلەیە جەلیل ئەوانە هەمویان خاوەنی نووسینن کتێبن و هەر خۆی جەمیلە جەلیل 35 ساڵ بەس لە رادیۆکە کاری کردووە باش بەس لە رادیۆکە ئیشی کۆکردنەوەی مۆسیقا و میلۆدی و ئامادەکردنی گۆرانی و ئەو کلام و ئەو بەرنامانە بووە جگە لەوە چەندین کتێبی هەیە ئەم ژنە لە ماوەی تەمەنیدا سەردانی زۆربەی وڵاتانی ناو یەکێتی سۆڤێتی کردووە بۆ کۆکردنەوەی هەموو ئەو میلۆدی و تێکستانەی کە لە ئەسڵدا کوردین و کۆیکردنەوە لە چەند بەرگێکدا چاپی کردووە یەکەم کتێبی لە ساڵی 60ەکان بووە و لە لاپەڕی یەکەمی کتێبەکەی لەو کاتە کە بزانێت مەودای پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و یەکێتی سۆڤێت چەند دوور بە ئەو پەیوەندی وەکو ئێستانە و لە ڕێی سۆشیال میدیاوە زۆر نزیک بێەوە لەوێ کتێبەکەی پێشکەشی بە شەهیدانی کوردستان کردووە ماڵباتێکی کورتپەروەر بوونە بە پێویستمان زانی ئەمە بگەێنینە شوێنی خۆی و دوای ئەوەی کە برادران لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و لە ڕۆژنامەی کوردستانی نوێ و لە پیوکێ میدیا راپۆرتیان لەسەری کرد و ڕۆژنامە نووسانی کە هاتبوون ئێمە ئەو پرۆژەیەمان گەیاندا ئیبراهیم ئەحمەد فاوندیشن کە ساڵانە خەڵاتی بلە دەداتە ئەو کەسانی کە خزمەتێکی زۆری میلەتەکەیان کردووە لە بوارە جیاوازەکاندا بە خۆشحاڵیەوە خات شاناز ئیبراهیم ئەحمەد و لەگەڵ ئەو ستافێک کە لە ئیبراهیم ئەحمەد فاوندیشن کار دەکەن لەسەر پێشنیاری ئێمە و لەسەر ئەو زانیاریانێک کە ئێمە خستمانە بەردەستیان بڕیاریاندا کە یەکێک لەو کەسانێک کە خەڵات دەکرێ جەمیلە جەلیل بیت و جەمیلە جەلیل پێشتر خەڵاتی تریشی وەرگرتووە سەرۆکی ئەرمینیا سێرج سەرکیزیان لە ساڵی 2016 خڵاتی زێڕینی پێشکەشی کردووە چونکە ئەویش دەزانێت ئەوانە خزمەتێکی زۆریان هەم بە کەلتوری ئەرمەنی و هەم بە کەلتوری کوردی کردووە باشە دەستە خۆش بێ کاکێ من کاتی بەرنامەکەمان هەرەونە دەرفەتەیە باسی و بابەتانە بکەین زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بەڕێز هێ من مامڕۆژ کە سەرۆکی ڕێکخراوی دۆستایەتی کورد و ئەرمەنە بەخێر بێ سەر چاوان من دەمە یەکش لەفکردنەکەم جگە لە ئێمە کۆمەڵێک خوێندکاری کورد لە ئەرمینیا دەخوێنن جگە لەوەی دەخوێنن و ئەرچی خوێندنیان لەسەر و ئەزمونونەکان سەرقاڵی کردوون بەڵام هەموو جارێک هاوکاری ئێمە بوونا لەگەڵ ئێمە بوونا هەر وەفدێک لێرەوە چوو بە ئێمە پێشنیارمان کردێ لەوێ دەرگان واڵا بۆ هاوکاریکردیان و بۆ ڕینشاندنیان و کۆمەڵێکن لەوانە کاک نەبەرد و برادرانی ترکا لەوێ ئێستا ڕەنگە ناوی هەمووانم لەبیر نەبێ ڕاست سپاسی هەمویان دەکەم دەستخۆشی لە هەمویان دەکەم دەست خۆش بە خێر بێ سەر چاکەم خێر بێ